هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێت بینەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد عومەر پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆەوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی بەرنامەی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی خۆشحاڵی بەڕێز بێت بەڕێز ئەمڕۆ باز لە ئیشی عەتارەکانەکەین لە نێو شاری سلێمانیدا ئەوانەی کە ساڵانێکی زۆرە خزمەت بە خەڵکی سلێمانی و دەرەوەی سلێمانی دەکەن ئەوانەی کە داو دەرمانی کوردەواری دەفرۆشن ئەمڕۆ لە خزمەتیانە دەبین بابزانین ئەو دەرمانانەی ئەوان لایەنە تا چەند لە ئێستادا خۆماڵین و تا چەند دەرمانی دەرەوەی وڵات بەکاردێنە بە تایبەتی و دەرمانانی کە بە لە وڵاتی سینەوە دێن تا چەند پشت بەم دەرمانە بەستن بۆ چارەسەری نەخۆشیەکان تا چەند توانیوانە ئەمە جێگەی سەیدەلیەی پزیشکی بگرێتەوە تا چەند توانێتی جێگای دەرمانە کیمیاکان بگرێتەوە لەگەڵ عەتارەکانە ئەم پرسیارانە تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون چەند ساڵە تۆ دەرمانی کوردەواری بەکاردێنی؟ وەڵام من زۆر نییە بەس 12-13 ساڵە نەخۆشی دێشخایەن ڕۆماتیزممە پێم دەڕێت بی ئەی تا چەند ئیسپادە و لەم دەرمانە کوردەواریانە کردووە؟ وەڵا ئەمە باشە ئەمە ئێستا حەساسیەتەکە قورگمی نەهێشتووە جاران قورگمە خوڕا هەڵە چوو کفەڵەیە کرد باشە پێشتر دەرمانی هینە بەکارنێنە دەرمانی کیمیایەوانەی سایدە لە شتەی فرۆشن حەپم بەکارە هێنا ئیسپادەی هەبوو ئەمە ناوەڵا یعنی ئەم دەرمانە کوردەواری باشترە؟ ئەمە باش ئەمە شتێکە پێوترێ زاغ بۆ بنبڕکردنی بۆنی بنباڵ و بۆنی قاش و بۆنی پێڵاو نایەڵێ بەتایبەتی لەم کاتاکە جەو گەرمە خەڵک عەرەقی کاتەوە هەست بەوەکە کە بۆنی قاشانە یا بۆنی بنباڵ ئەمە بەکارێنن بۆنەکە بڕێن چی پێڵەن؟ زاخ زاخ لە چی دروستە بێت؟ شتێکی کیمیاویە دەستکرد نییە باشە بەڕێستان ماوەی چەند ساڵە لێرە ئەم دوکانەتان مێژووی دوکانەکە گەڕێتەوە بۆ زیاتر لە 100 ساڵ بەڵام وەکو خۆم لە ساڵی هەشتاوە من لێرە کارەکەم ئەوانی کە کاریان تاکەڕە کیە بوون؟ حاجی عارف و باوکی حاجی عارف کاریان لێرە کردووە خوالیان خۆش بێ لەگەڵ باپیرما کاتی خۆی و ئێستا من لێرە لە ساڵی هەشتاوە کارەکەم و 37 ساڵم تا چەند خیبرە وەرگرتووە لەم ئیشەدا؟ ئەتوانم بڵم لە شایەتەکەی خۆم کە لە بواری کارەبا بەدەستمێناوە کاتی خۆی ئەمە کە لە مناڵیەوە تیا گەورە بووم زیاتر خبرەم تیا هەیە و بە پێی ڕۆژگار شارەزایم لێ پیا کردووە کە لە ناو ئیشەکە لە هەشتاوە تەقریباً 37 ساڵەکە 37 ساڵ زۆرە بەڕاستی بەڵێ باشە ئەگەر بۆم پێناسەکەی ئەمانە چینەمانەی بەردەممان ئەمە ئەتوانم بڵم ڕازیانەیە بۆ سگێشە بەکاری و پندێکی کوردیشی لەسەر هەیە ئەڵێ ماڵەکەی پڕ بوو لە ڕازیانە و بەدڵیەشە من ئەمە دەلالە لەوەکە کە نەیزانیەوە بەکاری بێنێ و لەگەڵەوەی شەکە دەرمانەکەی دابووە ئەمە تۆوی شوویتە ڕوێنە نەبێ بە شوویت و بۆ ناو یاپرا خۆشانە بەکارێ و نەگاوە دوایەوە کە ئەڕوێ ئەمە مێخەکە بۆ بۆن خۆشی بەکارێ بۆ دانێشە بەکارێ ئەکرێتە ناو زۆر خواردنەوە لەوانە ناو سەر و پێ بۆ دانێشە لەسەر دانەکە دانیت ئەتوانی بکەیتە ئاوەکەی بکەیتە سەردانەکە ئەمەشان تۆوی کەتانە بۆ ڕێکردنەوەی هۆرمەن بەکارێت و بۆ ئازاری ئەژنۆ لینجی قاش بەکارێت و لامان کاتە ڕەوانکەر و زۆر کەسیش بۆ دابەزینی کێشەی خوا ئەمەشان چای سوورە چای ترشە ژنانێکەنە ناو خەنەوە بە ئاوەکەی خەنەگرنەوە قژمۆرەکە لەگەڵەوەی شاخورێ بۆ دابەزینی کێش دوای ئەوەی کە کوڵینی سار دەکەیتەوە ئەوان تۆی تەڕەتیزە ڕوێنی بێ بە تەڕێتیزە یا هەیە ئەیخواتە ئەی هاڕێ لەگە شیرە ئەیخوا بۆ ئازاری جونگەکان بە زۆری بەکاردێت ئەمەشان جاترەیە بۆ توانەوەی چۆری خوێن خەڵک لە کۆنەوە بەکاریە ناوە ئەمەشان پەیکوڵە ئایکوڵێن ناوەکەی خۆنەوە بۆ بەردی گورچیلە سوودی لێبینراوە دەشتە زۆر لە شە ساڵ بەشتی کەش ماوە باشە ئەوانەی کە بەڕێزت ناودێن ئەمانە هەمیان کوردەوارین وایە؟ بەڵێ کوردەواریە و لە وڵاتی خۆمانە هەمووی ڕوێ بێژگە لە مێخەکەکەم بەڕێز ئەمڕۆ باز لە ئیشی عەتارەکانەکەین لە نێو شاری سلێمانیدا پندێکی کوردیشی لەسەر هەیە ئەڵێ ماڵەکەی پڕ بوو لە ڕازیانە و بەدڵیەشە من ئەمە دەلالە لەوەکە کە نەیزانیوە بەکاری بێنێ و لەگەڵەوەی شەکە دەرمانەکەی دابووە چەندین جار عیلاجی کیمیایی بەکارێناوە ئیسفادەم لێ نەکردو هاتوومە تێرە شتێکم بردووە بۆ نمونە مەسەن کۆکە مەسەلەن ئازارێک یا شتێک زۆری سوادەم لێ کردووە ڕاستە کارشکە ئەبم بانیان وەکو سونەتێکی پێغەمبەری خوا ساسە ئەفەرمێت و ئەیخۆ یان لەگە هەمینە وەڵا هەن بە احتیادی ئەیخۆ چەند ساڵە خەریکێ بکات لەنەوەیە من کامەی لەسەری خوێنمێتەوە بیستماڵێ ئەم منتیقەی کە ئەم درەختەی تایە خەڵکەکەی لە سەروی 150 ساڵەوە ژین 100 ساڵەوە ژین تەمەنیان زیاتر درێژە هەموو شفایەک لای خوایە
والله ڕۆن زەیتە ئیسفادە لێ کڕۆتە ئێستا ئارە والله ئەرە بەخوا لێم کردووە پێشتر پێشم دەرمانە چیترێ بەکارهێنا والله هەر سەودە لە شتێ بەکارهێنا جار بەجارێ ئەرە وەڵام نەوەڵە زۆر هەر لێرایی بەمالەمان زۆر چاکەمە زەیتە توانی بەتی کە ئیسفادە باشە باشە بەخوا دووسێ ڕۆژە پشتم زۆرێشی هیچی نازانی ئەوەی کە دەسێ دەشتی خۆر فقراتمە هاتوون بۆ داو دەرمانی کوردواری بیکڕین چەند ئیسفادەتان لەو داو دەرمانە کوردەوارانە کرد واللهی زۆر باشە لە ئێستا یەکی وەکو بڵێن حێل کە بەکاری ئێنی بۆ تامێکی خۆشە سوادەیەکی باسی هەیە ینی بۆ خواردن بۆ تام ئەیتر باشە ینی وەکو عشابێ بەکاری ئێنینێمە چەند ساڵە تۆ دەرمانی کوردەواری بەکاردێنی وڵا لەوەتی من هەمە تا دەرمانی کوردواری وەستاوی شتیکە ناکڕم شتە طبیەکان کەمترە کڕم هەستەکەی ئەم لە تۆبیەکان باشتر بێت زۆر ئارەوەڵا زۆر باشترە خوازە شکور تا ئێستا زەرەرە نەکردووە لەو دەرمانە کوردەواری ئەبەت نەوەڵا ئەمانە باشترە هەچی چۆنە بێ ئەگەر ئەمە بڵێن باشیش نەبێ موادی کیمیاییتیان نییە کیمیاییتیانە مزعفاتی نییە یعنی لێ ناترسی تۆ مادە کیمیاکە کڕی بە ترسەوە حەبەکە خۆی یا عیلاجەکە خۆی بەعزە عیلاجێک هەیە وەکو فیتامیناتە وەکو بڵێن ئۆمیگاتریە یان بەعزە شتێکە بەکاری ئێنی بە ترسەوە ئەی خۆی بەڵام ئەمانە تەعویزی ئەوەیە تۆ بەبێ زەرەر ئێستا چ دەرمانەکە کرد وەڵای شتە هێلم کڕی و نەختێ داو دەرمانی کوردەواری کەم کڕی و چەند ساڵە هاتوچوی ئەم عتارانە ئەکەیت و دەرمانی کوردەواری بە زۆری لەوتی ژنم هێناوە هاتوچی ئەمانم پێیەکەن کاکە زوو بە حەقەت یعنی بە گەنجی کەمتر گەنج کەمتر ڕوو لەم داو دەرمان و کوردەواریانە کا بەزیتر کە خێزان نارەوی بە تایبەتی خێزانەکەش ئەگەر کە سوکاری خێزانەکەت بەکاریان هێنابێ و سوودیان لێبینی بێ ئیسفادە کرۆ سواز بۆ خاڵێ لەخوا بەزیابێ سپاس بۆخوا ئیسفادەم لێ کردووە ئیسفادەمان لێ کردو هەر بەتەنیا من لە ماڵە بە عام ئیسفادەمان لێ کردووەمە یەک دووەمینیش وا هەستەکەم یعنی دەرمانە پزیشکەکان وردە ڕوو لە هینەکانەکەنەوە لە طبی عشابەکەنەوە و لەم شتە کوردەواریان ناکەنەوە لەگەڵ سعرا تا چەند پێت وایە سعرێکی مناسبیان هەیە لەگەڵ گوزەران و ژیانی خەڵکا زۆر باشن سعرەکانیان زۆر باشە مقارنەتەن بۆ دەرمانی ئەو سەیدەلیانی کە بەکارێنرێ و تۆ شتێکی کوردەواری لێرە ئەکڕی بۆ نەخۆشیەک یا بۆ پێویستیەک مقارنەی بکە لەگەڵ سەیدەلیەکانە زۆر هەرزانترە باشە ئەوەندەی تۆ تەجروبەت هەبێت تا چەند پێت وایە ئەمانە خزمەتی گەوریان بە میلەتی کورد کردووە و توانیویانە جێگە دەستیان دەرەوێت لە کۆمەڵگەدا وڵا هەر خۆی لە خۆیان وەکو عەرزم کردی لە سعرە ئەمە یەکەم دووهەمینیش لە تەنویع یعنی جۆرا و جۆرکردنی هەموو پێداویستەکانی هەموو جۆرە نەخۆشیەکانیان دابین کردووە ئەمەش خزمەتێکی گەورەیە هەرەیکەن بەڕاستی تا چەند پێت وایە هەرچیت بووە لە ئەمە دەسەکەوێت پێم وایە هەرچیم بێ لایەن دەستمەکەوێت من زۆر جار زۆر شت هەبووە چەندین جار عیلاجی کیمیاییم بەکارهێناوە ئیسفادەم لێ نەکردووە هاتوومە تێدە شتێکم بردووە بۆ نمونە مەسەن کۆکە مەسەلەن ئازارێک یا شتێک زۆری سوادەم لێ کردووە بەڕاستی ئەوانەی کە تۆ زیاتر بەکارێ هێناون چی بوون واللهی زیاتر زەیتەکان مەسێ زەیتی کەتانە زەیتی کونجیە هەروە بێتەوە بەیبوونە ناوچی بەهەیە ئەم شتانانی شتێکی ئەم لەوانەیە زۆری ێستا لەم دقەیان نێتەوە یادرا بەدەر لە دەرمانی گیایی با بڵێن بۆ چارەسەر بۆ عیلات شتی خۆشیشان لای بۆن وەکو حێل بۆ ناو چا وەکو زەیتی زەیتون بۆ ناو چێشت وەکو بۆ نمونە داو دەرمانی بەریانی ئەم جۆرە شتانە بەڵێ و هەموو جارە خوێنی خواردنەکان ئەوانەی کە تۆزە لە ماڵەوە ینی بڵین کەبانوویەکی دەستڕەنگینی هەبێ بەردەوامە نێردێ بۆم شتانە بۆی شفتە بۆ سەر و پێ بۆ یاپراخ بۆ نۆکا و ئەم دەرمانی هەموو شتانی تایە جەنابێت چەند ساڵە خەریکی کاری عتاری و دەرمانی کوردەواری ساڵی شەست بێت بەڵێ واتە 56 ساڵی دەرچووم کە دەرچووم بۆ 11 ساڵ بووم بە شاگردیم حاجی عارفە تێگەیشتی ئیشم بۆ هەچ کەسەکە بێ بۆ وەک بۆ خۆم وا نەکردەوە ڕۆژی 500 کیلۆ ئەکرۆسایە دەمە چێشە دەرمانی گەنێ حەیوان ئێستا چۆن دانیشتم تەشتێکم دانا هەرتانیا خۆم بووم ئەوەڵی عمرم بوو لە ئاسکەری دەرچووم 2 کیلۆ 2 تەنەکەم گەنم تێکرد کیلۆ زاری مشک بترەشین ڕۆنی زەیتون بەچنگ ئاوە تێکمایە هەردووکیان چوونە ناو خوێنەکەمەوە ساڵ بە ساڵ من عمرم زیا ئەو زاڵە بەسەرمە لا دکتۆر بلام تەها هەبوو لە بەغا خوا عافیکە مدیری معسکەر ڕەشید بوو
زۆرم خۆشەوی زۆری خۆشەویستم جاری وا بوو کە ئەچووم بۆ لای 20 دقە 10 دقە زیاتر نێژ بێمە دەرەوە ئەمە قسەمانە با بە پیاوی چا بە مەڕازێ وەستاوە گوڵێ وی داریشە بە قوربان بۆی کوێتی داریش کاک حاجی ئەو دەرمانانی کە ئێوە لاتەنە زیاتر چین چ دەرمانێکتان لایە زمانێکی خۆنە ماشەڵڵامی دەرمانە ئێ چین ئەوانە هەیەکە شتێکە کاک وەکو ئەچیتە دێیەک ماڵی فلانە ماڵی فلان ئێتر ئاوا هەیە ئەونەی کە جەنابەت بە نزیکەی پێم بڵێیت چەند نەوع دەرمانی کوردەواریت لایە کوردەواری بە تەقریبی چەنە بیسەبن نەبژاردو چەنە بە سەدانە بەخوا کوردەواری ئاخر کوردستانی گژوجاڕی وانە ناناچێت لە سەدان ناچ خۆ تا چەند ئەم دەرمانە کوردەواریانە بەکاردێنی بۆ تەندروستی خۆت بۆ تەندروستی خێزان و ماڵ و منداڵت وەڵاهی یەکجا من تووشێم حەساسەتیە بووم ئێستا دابلام تاخۆ عەفیگوت تۆ ئەوێ تووشی حەساسەت بووی کوردەواری خۆمان ئەڵێن بە مۆ کەوتووی تێگەشتی ئێستا سەگەنە فەزم و ئەمانە دستانان هینە خۆم ئێستا هەرنی ئەم دستانە نییە ناوچی بەهێ ئەی کوڕێنم لەگەڵ شیدای خۆم زۆر چاک حساسیت بۆ چەگانە فەستی و وەستانە بڵێ حاجی ئەم گۆچانەی جەنابتە بەڵێ ئەمە تەمەنی چەنە بێ چەند ساڵم گۆچانەوە پێ وەلا ئەم ساڵ سێمانگ نابێت زۆی گۆڕێت نا ئەمە جوانی کەسم هەیە بەس ئەمە ئەم زاوامەوەم بلاسامە لەگەڵ تۆ ئەمەش بێت ئەمەی بۆ هێنا ئینەوانیشمە خراپ نەبوو بڵێ باشە حاجی ئەوەندەی کە خەڵک دێنە لای ئێوە بۆ چارەسەری گیایی تا چەند خەڵگات و دەستخۆشیان لێ کردوون سوودیان لەو ئیشانی ئێوە بینیوە و توانە توانیمانە چارەسەی نەخۆشیمانکەن بەڵێ لەجێ کوڕەوە سابوو کابراگەی حاجی نازەم ماوەیانە حاجی سەدیقی ناوە مقاولە تێگەشتی کچی بەهار بوو کاکە چێ چاک و چۆنی وتی ملێ سەمەڵم بەرێ سوبحانەڵڵا پیایە پەیا بوو تۆزە ئەلەوە گەورەتر بوو ئەلم جوێنیە ڕووچەڵێژی فەقیر چی مامەوە بۆ چیتە چی وەڵا شەکرەمە چی من چوار جار پێڵم بەس بەهار بوو وەختی جیاکە بوو پێ لە ڕێک هەڵی نەکەنێ زۆر سوچێکە تۆڵەکە گۆزروان خەرتەلە چاوەبازە ئەم چوارە پی چوار چنگ بێنە بیشۆرەوە و چارەچێ بیکوڵەنە بیپاڵێەوە ئاواکەی بخۆرەوە ئێ ڕۆی پاش چەند وەختێک لە مزگەوتی سەلاحەدین تووشی حاجی سەدیق بووم تەعزیە بوو تی کاکە چێ نازانم من ئەمە مەلایکەت بوو خوا بەوری ناداخیلی زر نەبوو بۆ تی وەڵا چوون بەلا دکتۆر لە تۆ نەخۆشی شەکرە نییە ئێستا یەک گوێرم لە جاکان هێناوە احتیاط دابناوە تۆڵەکە و خەرتەلە و گۆزروان و چاوەبازە ئەم چوارە تێگەڵاوی ئەم چوارە جا ئێستا حەچی ئەهات بۆ مەنووسی ئەیگوت شەکرەمە منیش کابرایە کات فەردەیە گوڵی پێ بوو لێی بکڕم کە هات 20 شەی پێ جوێنجا هاتەوە کە هاتەوان یەکوتم لەوانی ئێمە جومعانی هێرە نەبووە یانە خۆ چێز شتێزیا یاوەتی بۆی لا کە هێنای کوتوی خەریکی معامەلەی حەج بوو وتم خوا لێرە قبول کە خوا بەشەی هەرسوڵێنێ ئەنجا ئەو کتی شەکرەمە بەڵامی شەر توانی بۆ نووسێ وەرەقەیەک و یامە دەستی شتێمە مامان لە عەربەتە زۆری لێلەوە بەلا ڕۆژی باش بێنە هاتەوە ئەمەنەی دوعای خێر بۆ تۆ کرد لە حساب نایە تی چوون بەلای دکتۆر پێتی شەکرەکە 250 چوومە پیاە لە سولێمانی ئەوەی بۆ نووسیە تی بڕۆ مردوو مرێ ئەوەی دەوری بەردە ئەوە چییە تی وەڵامیش کەواگە چوون هێنان بجاکان خوارد بوو چوومەوە بۆ لای چون پیاوی چاک بە بەشکم هیلێکم بۆ بکەیت فەحسێکم بۆ بکە شەکرەکەم زۆرە کە فەحسی کردم تی ئەوە چی خواردەوە چون بۆ بەخوا یان کوتی چواتە سەر 100 یا 150 چون تۆ نەگوت دەوری بەردە وەڵایی لەداکردۆ بچمەوە بێنە تۆ کوتی دەوری بەردە کاک حاجی بۆ ئەوی بینەرانی بەڕێز لایەن ڕوون بێت تۆڵەکە و چاوەبازە و خەرتەلە و تۆڵەکە یەک چاوەبازە دوو خەرتەلە سێ گۆزروان چوار یەکی چینگێک ئیشی چینێک ئاینی ئاوا بە وشکی وشکراوی تەڕی بێوشک بە زەرەری نییە
ئەی شۆیتەوە جوان جوان چارەکی ئەی کوڵێنی کە کوڵان داگیزە عەرزەکە کە سەر بۆ ئەی پاڵێوی ئاوەکەی ئەخۆی هینەکەی ناخۆی چڵبەکەی فڕێی. بەڕێزە ئەمڕۆ باز لە ئیشی عەتارەکانەکەین لە نێو شاری سلێمانیدا. بەندێکی کوردیشی لەسەر هەیە ئەڵێ ماڵەکەی پڕ بوو لە ڕاجانە و بە دڵیەشە من ئەمە دەلالە لەوەکە کە نەیزانیەوە بەکاری بێنێ و لەگەڵەوەشە کە دەرمانەکەیدا بووە. چەندین جار عیلاجی کیمیاییم بەکارێنەوە ئیسفادەم لێ نەکردو هاتوومە تێرە شتێکم بردووە بۆ نمونە مەسەن کۆکە مەسەلەن ئازارێک یا شتێک زۆری سوادەم لێ کردووە بەڕاستی. کارشکە ئەبم بانیان وەکو سونەتێکی پێغەمبەری خوا ساسە ئەفەرمێت و ئەیخۆ یان لەگەڵ هەمینە وەڵا هەن بە احتیادی ئەیخۆ. چەند ساڵە خەریکێ بکارێ لەنەوە من کامل لەسەری خوێنمێتەوە بیسوماڵێ ئەم منتیقەی کە ئەم درەختەی تایە خەڵکەکەی لە سەروی 150 ساڵەوە ژین 100 ساڵەوە ژین تەمەنیان زیاتر درێژە هەموو شفایەک لای خوایە. بۆچی هاتووی وێرە؟ وەڵایەتم بە سەمغی عەرەبی سەمغی عەرەبی سەمغ چییە؟ سەمغ دەرمانێکە بە گورچیلە ئەبێت. ئەوەیە؟ هەدێ محەممەد یا ماگوازیتەوە ئەوە بۆچی باشە؟ ئەمە من نەخۆشی گورچیلەم هەیە دەرمان زۆر بەکارێن جانەوە شەکرم هەبوو یاتی لە گورچیلەم ئێستا ئەو سەمغە بەکارێنم بۆ گورچیلەم هێزی و قۆتی پێ هەیە. ئەمە چی بە چاوە ئەخورێت ئەمە ئەقوڵێنرێت ئەمە وردی ئەکەن وەکو هاودەری لێەکەن ئەیکێتە ناو ئاوی گەرمەوە ئەی خۆی پێش سەعاتێ ناخواتن بۆ گورچیلی ئیسفادەیە؟ بۆ گورچیلە ئیسفادەی هەیە. چەند ساڵە هاتوچووە ئەم عەتارانە من ئەمە دەمێکە لەگەڵ ئەم کاگسۆرانە یەم بۆ ئێرە لەگەڵ یا خەریکی ئەم دەرمان و گژوی گیانم بۆ ماڵەوە بۆ خۆم بۆ زۆر نەخۆشی. تا چەند سوودت لێ بینیوە؟ وەڵایی زۆر ئیسفادەیەکی چاکم لێ دیوە ئەنی وەکو خۆم ئیتر نازانم وەکو خەڵکانێکی تر چۆن بێت. ئەو دەرمانەیە کە تۆ زیاتر بەکارێ هێناوە لەم دوکانانە چی بوون چیت بردووە؟ ڕشکە ئەبم بۆچی بەکاری؟ ڕشکە ئەبم بانیان وەکو سونەتێکی پێغەمبەری خوا ساسە ئەفەرمێت و ئەیخۆ یان لەگەڵ هەمینە؟ وەڵا هەن بە احتیادی ئەیخۆم هەمین لەگەڵا لەبەر شەکرەکەم نایخۆم ناخۆی بە هەمینەوە ئیتی دەرمانی چێشت وەکو تام و لەزەتە وەکو ئەو شتانە وەکو ئەو شتانێن بۆ ئەم دوکان دەرەیە. ئەو دەرمانەی تۆ بەکاریان دێنی هەز ناکەی بێتاقەتە ناکە تاڵ نین ناخۆش نین؟ وەڵا با تاڵیش بێ بەس ئیسفادەی پێگەێنێت با تاڵیشیان هەیە بەس لە تاڵەکە ئیسفادای بینی خۆی. چۆن و قەنەعەت لا دروست و کە بێیت دەرمانی گژوگیای کوردەواری بەکاربێنیت واز لە دەرمانی باڵێن کیمیایی و سەدەلەکان بێنی؟ وەڵای من ئیتر کە ئەو نەخۆشیم کرد تەواو پەرێشانی کردم لێ یامیتمیش بۆیە بەرم خۆم قسەتە بەردەمی ئەم گژوگیا و شتانە. تۆ نەیتوانی چارەسەرەکە؟ با بەس بەو ئەو ئیجابی زۆر خراپسیەکەی زۆرتر لە چاکەکەی بەس ئەمە زەرەری نییە ئەمە چەندێکی لێ بخۆی بێزەرە بەس کیمیاویەکە تووشی نەخۆشی خراپ دەکات دوای سلبیاتی خراپتە تاوکی ئیجاباتی. والله ئەمەوەی لە بانی ذەکر بۆچی باشە؟ بۆ حەب ئەمەیە؟ بەڵێ ئەمە زۆر باشە بۆ زاکیرە باشە؟ بۆ زاکرە باشە بۆ ئازار لێرە مەسەرەن بەعزی حەب لە ناو جلد هەیە هەر باشە. تا چەند سوودت لەم دەرمانانە بینیوە؟ بەڵێ ئەوە دەرمان تا چەند سوودی هەیە عیلاجە ئەوە تا چەند عیلاجە؟ عیلاج بە تقریبا یعنی سریع بە هەفتە تەواو بە هەفتەیەک چارەسەری نەخۆشەکە تەواو دوای هەفتە عیب نییە. ئێرە باشە ینی تقریبا کوردی باشە ئێرە ینی باشە ئێستادان کردووە؟ هاری وەڵڵا لێرە زۆر باشە. ئەمە چیە بۆچی هاتی بیکڕی؟ والله بۆ دەرمان شەکرا گەڵای زەیتون و سەمڵ و ئەمان هاتووی بۆ گژوگیای کوردەواری وایە؟ بەڵێ. چەند ساڵە دەرمانی گژوگیای کوردەواری بەکاردێنی؟ دەوری 3 ساڵە بێ. ئیسفادە لێ کردووە؟ وەڵاهی لەخوا بەجیابێ. پێشتر دەرمانی با بڵێن توبی بەکارێنە؟ توبی وەڵاهی توبیەکە ئیسفادەم لێ نەکردووە. باڵم کوردەواریە ئیسفادە کردووە؟ بەڵێ. باشە. ئەی لەگە سعرەکانی چۆنە باشە؟ وەڵاهی سعرەکانی مناسبە لەخوا بەجیابێ. توانیتە سوپاس بۆخوا سوود پێ بگا بەهۆی ئەم گژوگیانەوە؟ چۆن یعنی؟ ینی سوود لێ بینیوە؟ ئەی چۆنگە سوودم لێ نەبینێ نایم بیکڕم. چەند ساڵە خەریکێم کارێ؟ لەنەوە یەکۆ 26 ساڵ. یارە تەجروبەیەکی باشی وەرگرتووە. بەڵێ
باشە کاک حاجی ئێوە چەند نەوع دەرمانتان لایە کوردەواری والله زۆرە لە حساب نایە چێ دەسەڵ ئەچێت خەڵک تا چەند لە ئیشەکانتان ڕازیە تا چەند خەڵک ئەگەر ڕازی نەبێ- ڕۆژانە بۆتە معمیل و سەردانتان نەکات ئەگەر ڕازی نەبێ نایەبی بەسەوە جارێکە بردوێتی یەتۆ بەسیفادەی لەکە وەی بە زیاتر ئەو دەرمانانی ئێوە بۆچی باشن بۆ ناوسگێش هەمانە بە گوچیلێ هەمانە بۆ ڕێخۆڵەکان هەمانە بۆ ڕەوانیە هەمانە بۆ حساسێتە بۆ چۆری خوێن بۆ چاوری خوێنە ئەو کەرکەتیە ئەو بە چاوری خوێنە سوورەکە ئەو بە چاوری خوێنە ئەم جاترێش بەڵێ جار بۆ چاوری خوێن و بۆ خەڵک تا چەند هاتوتۆ بەلاتەن دەستخۆشی لێ کردوون سوپاسی کردوون لەسەرەوە جاروا بۆ هەدیشان بۆ ناوین بەزاتێ خوا شتێکی بەسیتی ماوەتێ پێی کەوتووە خۆت تا چەند ئەم دەرمانانە بەکاردێنی وڵا خۆشم ئەوتا لە دەمایە چیەوە ئاوێ ڕازیانەیە ئەم ڕازیانەیە بۆچی باشە شتێک بۆ دڵ زۆر چاکەمە بۆ تامی دەم یەکی بلاتە بتۆتە تەمی هەینی هەبێ بۆ باخایە تاناسی هینا کوردەڵێ ئەگەرچی ماڵی پڕێتی لە ڕازیانە بەڵام بە ژانە سک دەبرێ ئەمە ئەوەیە ئەمە ڕازیانەیە کە کورد پەندەکەی لەسەر نووسیبە هیوادارین خەڵی شەڵا سوودی لێ ببینێت کاک حاجیان تا چەند تۆ خۆت لە دەرمانی با بڵێن تۆبی بە دووریت لە کیمیاویەکان وڵی بستەمە خۆم قاچم لەشە دەرمانێکمانەیە لەخوا بە زەوەیەکاویەکە پاچێک نستوێسە لە منماوەم بە 15,000 بیخۆ ئەڵم لە قاچتە نامێنێ بەس چیە بێت دەوامی لەسەرکەی ئەی بۆ کێش دابەزاندن بۆ شتا هامن تۆزە قەڵەوم چیت بۆ کێت ئەمانێ ئەمە هەم ڕەوان شتەکە ئەخورێت یان لە پێستا درێ حەپە ئەلەو جای دروستکراوە کوردەواریە سینەمەکیە ئەو سینەمەکیە بۆ چەند شت باشە ئەو سینەمەکیە بۆ ڕەوانی باشە بۆ کۆڵۆن باشە بۆ باواگژەی ناوسک باشە ئەوانەیە عیلاجی چاوشتان لای بۆ چاو نانە بیش گوێ ناین ئەی بۆ گوێچکەیە شەوشتان بۆ گوێچێژە ناین ئەو دوانە خەتەرە تۆزی تا چەند خەڵکانێک وەکو معمیلیان لێ هاتووە وازیان لە دەرمانی کیمیایی هێناوە و زیاتر سەردانی ئێواکەن بۆی کە دەرمانی کوردەواری بەکاربێنن لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرەکان و ئەوانەی چارەسەرەکە من ناڵم شتی ئەوە هەموو شتێکی شەبێت جێشانازی ئێمن بەڵام زۆر لە کرارەکانمان گوێمان لێ بۆ کاتووی ناڵێ لای دکتۆر زۆر ئەوڵماوە چارەسەرم نەبووە لێرە داوای دەرمانی کردووە لەسەر داوای خۆی پیان و تۆ قەیتەران بۆ بەردی کورشی لە باشە ئێمەش قەیتەرەماناوت نەک بڵێ من وەکو عیلاج بیدەمێ عیلاج بە کەس نایەن عیلاج ناین لەسەر داوای خۆی کە تەجروبەی هەیە و بیستوێتی لەم و لەو لە کۆنەوە ئەم شتەکە هەرەیە داوای هەرشێکی کردووەمانەتێ و زۆر کەس ئیسپادەی لێ بینیوە کەسێک هەبوو بێتە لاتان بڵێ ئەو دەرمانی کە بەکارمێنەوە لە ئێوە تووشی زەرەری کردن تووشی مەعیدە بەڵێ هەبووە و ئێمە زیاتر دەرمانەکان ڕێنماییەکەین لە شکاتێکە بیخواشۆن بیخوا بە چ نسبەتە بیخوا چەند نەوە دەرمانتان لایە ئێوە عیلاج بە ژمارە ناتوان پێ بڵێم زۆرە نزیکەی لە 250 بۆ 300 دەرمانە بێ شتەکە ئەمانە ئەبینم زۆربیان لە قوتودان ئەمانە کیمیایی ڕۆکی تیا کیمیایتە بۆرەکیانە لای خۆتان دروستەکریان لە وڵاتان و ئیسرائیل لەبەر ئەوەی ئەوانەی ناو پاکەتەکانیی کوردی نییە ئەمە بۆ نمونە گیایەکە پاکستانیە گیای ئەسپەغولی پێڵێن لە شەرقی ئاسیا ڕوێت ئەسپەغول لە شەرقی ئاسیا ڕوێت لە کوردستانان ناڕوێت من کامەی لەسەری خوێنمێتەوە بیستماڵێ ئەم منتیقەی کە ئەم درەختەی تایە خەڵکەکەی لە سەروی 150 ساڵەوە ژین 100 ساڵەوە ژین تەمەنیان زیاتر درێژە ئەمە بەکارێ بۆ کۆڵۆن و نێشتنی غازات و بۆ مەعیدە و بۆ ڕیخۆڵە بەڵێ لەگەڵ ئاویا شەربەتێکەکەی توانانی بیخۆی ئەمە باسی پاکەتمان کرد ئەمەیەکە لەو گیانەیە کە لە ناو پاکەتە بەڵام کوردەواری نییە ڕۆکیشارین لە دەرەوە بێنین و ڕۆکیشە بەڵێ مادیکیمایتیانەوە تیانە نەخێت ئەوەندەی کە جەنابەت لێرە کاراکەیت تا چەند خەڵک لە شتەکانتان ڕازیە وەکوەی کە هاتوێتەوە دەستخۆشی لێکردبێتن کورە دیارێکی بۆ هێنابێتن بەتوانەی دەرەوەی شار بە دڵنیاییەوە هەبوو هاومانەتێ دوای هەفتەیە دیاری بۆ هێناوین بۆ نمونە بیرۆ کە چارەسەری بووە ئەو بابەتانە یا بەردی گوچی لەدا بە جیواشە لەو هیچەکە بیرم نەماوە بە دڵنیاییەوە دوکانم کردوەوە بە هەدیەوە وەساوە کە ئێمە چاوەڕێی هەدێنین ئێمەمانەوەی خزمەتی خەڵکەکەکەین بە هەدیەوە هاتوۆتی من زۆر هەوڵماوە ئیسپادەم لێ نەکردو بۆ ئەوەی ئێوە بووە هۆی چارەسەر و شیفام لێ بینی و ئیسپادەم لێ کردووە حەزەکەم دیاری وەرگن وەلو لێمەوە نەگرتوم بە زۆری خۆی نەبێ ئێمە بۆ دیاری دوکان ناکەینەوە ئێمە حەزەکەین خزمەتی خەڵکەکە بکەین ساڵەکان تا چەند مناسبە لەگەڵ گوزەران و گیرفانی خەڵکا گونجێت بێ ئەمڕۆژ ڕەچاوی ئەم قەیرانە دارایەکەن کە بە ماوەی 3 ساڵە وڵاتەکەمانە تێکەوتووە و موشەخۆرە موشان کەم بۆتەوە
زۆر نرخەکانمان لە خوار نرخی خەڵکی ترەوەی. ئەنی هەر کەسێک بۆم نەخۆشێکی هەبێ ئەتوانین بڵێنێت هەلای بەڕێستان ئەو دەرمانەی کە بۆ ئەو نەخۆشی ئەبێت چارەسەر دەستێکەوێ بە زۆری دەسەکەوێت و زۆر کەسی ژەیە توانای نەبوو پارەمان لێوە نەگرتووە. کابرا لە قابی ئەم مزگەوتەوەی ئەو سەریان چەقۆ فروشێ منی چەقۆیەکم لێکڕی کوڕەتی ئاوا هات چی وەڵایی گورچی لەم زۆر ێشێ و پسی وەرە دەرمانی پێڕم چی دەشوێ نەیزانی منی ناناسی وتی کاکە ئەنە مزگەوتە دێت قادر تۆ ناو ئەو قەیسەریەوە هەمووی خەیاتە کوڕەتی گەڵەگەڵی عینە لە چاوی دێ بەهارا دەفرۆشێ بڵێ دەرمانی گورچی لەم بەرێ وەڵڵاهی من بۆ کوڕەکەم مێناوە بەهای 10,000 پێنج بەردی فڕیاوە. دەرمانەکە چییە ئەوەی گورچیلە؟ گورچیلە دەرمانە چییە؟ 4-5 دەرمان تۆزێک گوڵی بابوونەیە لە دوای ئەمە هینە قەیتەرانە جێگەی چاچی خۆم لە دوای قەیتەرانەکەش ئاوە سێ چوار دەرمانی ئاوە ینی زەرەری لە دەرمانی کوردەواری نەکردووە هەتاسی کەنە چەندێک دەرمانی کوردواری خۆم ئەتیادیە نەشاتەوەی ئەمان بەکاریدێنیان خۆت زۆر جار ئەگە بەڕێنمایی بەکارینێنی لەوانە زەرەری لێبە وڵا زۆر جار دەرمایی ئەمان بەکارێنم زۆر جاریش ئەپرسم لە گوژیگا فرۆشەکانیان ئەلە ئەو چاکە دکتۆرێکە ئەو لەلای ئەو پەیوەندیم بەوە هەیە. بەڕێزە ئەمڕۆ باز لە ئیشی عەتارەکانەکەین لە نێو شاری سلێمانیدا. بەندێکی کوردیشی لەسەرەیە ئەڵە ماڵەکەی پڕ بوو لە ڕازیانە و بە دڵیەشە من ئەمە دەلالە لەوەکە کە نەیزانیەوە بەکاری بێنێ و لەگەڵەوەی شەکە دەرمانەکەیدا بووە. چەندین جار عیلاجی کیمیایی بەکارێنەوە ئیسفادەم لێ نەکردو هاتوومە تێدە شتێکم بردووە بۆ نمونە مەسەن کۆکە مەسەلەن ئازارێک یا شتێک زۆری سوادەم لێ کردووە بەڕاستی. کارشکە ئەبم بانیان وەکو سونەتێکی پێغەمبەری خوا ساسە ئەفەرمێت و ئەیخۆ یان لەگەڵ هەمینە وەڵا هەن بە احتیادی ئەیخۆ ساڵە خەریکێ بکارێت لەنەوەیە من کامەی لەسەری خوێنمێتەوە بیست ماڵێ ئەم منتیقەی کە ئەم درەختەی تایە خەڵکەکەی لە سەروی 150 ساڵەوە ژین 100 ساڵەوە ژین تەمەنیان زیاتر درێژە هەموو شفاەک لای خوایە. سەمغی عەرەبی بۆ زۆر شت بەکارێنن بە تایبەت بۆ گورچیلە ئایەتی هەبات بێ یاخود بەرد بێت بەکارێنن ئەمە ئەبێ بکوترێت ئەی کوتێت وەک ئاردی لێ ئەکا بەڵام ئەو کاتێک کە ئەی کوتێت سەری ئەنرێتەوە ئەبێ ئەو تۆزەی بنیشێت چکە ئەو تۆزەی زۆر زوو بڵاو ئەبێتەوە لە هەوایە ئەگەر سەری پیا بگرێت چاوی ئەو کەسە سوورە کاتوەیە ئەکزێنێتەوە کە بەکارێنێ بۆیە بێت تۆزەکەی بنیشێ شێوەی بەکارێنانەکەشی زۆر ئاسانە یەک کەوچکی چاکاتە پیاڵێ ئاوی گەرمەوە سەری ئەنێتەوە کە سار بۆ ئەی پاڵێوێ بەیانیان ئەیخواتەوە ڕۆژی یەک جاریان ئێوارانی ژێکەوتوانە بیکە بە دووجار. ئەمانە چی نەگەر ئاوە بۆم بژمێریت ئەوە شەکری نەباتە ئەوان دارچینیە ئەوە زاخە عەرەب پێڵە شەب ئەوە بەردەپێیە بۆ پاشنە پێ بڵا پاچەکەنەوە ئەوە لیمۆ بەسرای ڕەشە ئەمان زەردە ئەمە توی وشکە ئەوە بیبەری نەهاڕاوە ئەمان ڕشکەیە حەبەتە سەودا ئەمە زریشکە کرێتە سەر برنج هەشە بۆ زەخت بەکارێنێ چکە ترشە زەختدا ئەوەزێنێ ئەوە گوڵە هێرۆیە بۆ چی باشە بۆ کۆکۆ قەسەباتی سنگ بەکارێنن ئەوان جۆز بووەیە ئەمان قستی هندیە ئەو بۆچی باشە ئەو دارە هندی بۆ تەنگە نەفەسی زۆر بەکارێنن ڕێویش ئەبێ بە حاڵدرێ بەرێ بۆ تەنزیمی هۆرمۆناتی ئافرەتیش بەکارێنن ئەمەیان کاخڵی یەکرێتە سەر کولێرە تامبوونی کولێرە بە تایبەت کولێرەی تەنور خۆشەکات ئەمەیان کەفی دەریایە ئەم سپیە بۆ زۆر بۆچی باش هەیە بۆ ماسکی دەموچاو بەکارێنێ بۆ پاکردن ئەمە لە کەف پێکاتوە بۆ تەیروتور بەکارێنن کە هێلکەکە ئەکا هێلکەکە ئەشکێ ئەمە وەکو کلس توێکڵ هێلکەکەی ڕەخەکە ئەو بۆ بەکارێ ئەوە ڕشکۆ شمڵی ئەمان بیبەری تونە ئەمە چای ترشە ئەمە چییە؟ ئەوان گڵەسەرە عەرەب پێڵە تین خاوە فارس پێڵە خاکەسەر بەکاریە بۆ پێسی سەر چوری پێست کەم ئەکاتەوە بەڕەبەز ڕەنگی قشتۆزە دێزەکە تێشیەیە بۆ حساسەتی پێست بەکارێنن قش خاوەکاتەوە تۆزە نەرمیەکاتەوە مو نەرمەکاتەوە چوری پێسیش نایڵێت ئەوەندەی خەڵکاتە چی ئەوەکات و ڕۆژانە سەدانتانەکە تا چەند لە ئیشەکانی ئەوە ڕازین لەخوا بە زیابێ زۆر بە هۆی ئەوەی کۆنتترین دوکانی لە سلێمانی و باوکم لە 61 ئەمە ئیشێتی و تا ئەم دەقێش فەرەمان پێیاوە خەڵکی زۆر چەند لە ناوی کوردستانات و چەمانەکەن زیاتر لە دەرەوەی کوردستان پەیوەندیمان پێوەکەن و خەڵکیشمان بۆ ئەنێرن ئەی تا ئێستا کەسێک نهاتۆ گلەیتان لێ بکا بڵێ بۆ نمونە فڵانە دەرمانتان نامێت تووشی نەخۆشی ناوسیە شێکردم تووشی بۆ نمونە
چۆنڵی خەمەکەم زیاتر بوو نەخۆشەکەم زیاتر بوو کەس نهاتوو گلەیتان لێ بکات خوا نەخوازە سکاڵاتان لەسەر تۆمارکە لە دادگا بڵێ دەرمانە ناومەتی ئیسفادەم لێ نەکردووە وەکو سکاڵا تا ئێستا شکر هیچ کەسێ نەبووە بەس وە گلەیی هەر ئەبێت هیچ تێ بێ ڕەخنە دروست نابێت کیلۆ گوێزەکڕی دەدانێ هەر پوچە بێ ئەی چۆن بەڵام ڕخگرنگەوەی ئێوە زۆرتری سوودارە بێ زیانەکان کەمتر بێت دەخوا بە زیابێت زۆرترین سوودمانە بوو بەڵام گلەی یەکە لە چیایە من هەر کەسێ بێت کە داوای شتێک ئەکا بەهاراتێک ئەکا یاخو گوژوجیاگەکە یەکسەر پێی ئەڵێم ژم بێ یا پیاو بێ ئەڵم بۆچی بەکارێنی ئەگەر بزانم بە ئەو مەبەستەی بەکاری ئێنێ باش نییە نایەبێ ئەمە یەک دووەم گلەیەکە لە 100% ئەوەیە شێوەی بەکارهێنانەکەی زۆر کەسێ نایزانێت چکە هەر شتێک زۆر بەکار هات کە بەردەوام بوو لەسەری زۆر بەکارهێنانی ئەو کاتە سوودەکەی لەدەست ئەیە زیانی دروست ئەبێ بۆیە من واجبە لەسرم ئەبێ ڕێنمایی ئەو کەسە بکەم کە بڵێم ئاوا بەکاری بێنێت دەرمانی کیمیاییتان لایەوە کیمیایی هیچ زۆرە کیمیاییک نافرۆشن ئەوانەی کە لەو پاکەت و شتا ئەبینرێت ئەوانە ژەر گیاین بەڵام لەناو پاکەتان نەخێر زیاتر ئەوە زەیتە وەکو زەیت بەڵێ بە نمونە زەیتی ڕەشکە کوێن پاکستانیە ژەر گیاییە گیاییە بەڵێ زەیتی ڕەڵیتیان ناکرێ بۆ تەقلید ناکرێ با تەقلید دەکرێت زۆربەی زۆری تەقلید دەکرێت باخ ئەگەر سەراحەت بڵێن بەڕاستی پێ بڵێم دەر لە وەشتی ئەو بۆن خۆششتان لایەوەکو سەمڵۆ مێخەک و حێل و بەپی داواکاری خەڵک شت ئەگرمەوە سا بۆ نمونە ئەمە سێوی مێخەک ڕێژە تێگەی ئەمە سەمڵە ئەمە مێخەکە هۆنراوەتەوە بۆ ملیا هەیە لە ماڵە بۆ جوانی دایانەیە ئەم گوڵە باخە ئەوە شیلانە بزان وایە ئەمان شیلانەیە بڵێ وەکو ئەمە ئێتر بەپی ڕنگ ئێمە دروستی ئەەکەین لەسەر داواکاری ئەو مشتری کە دێ داوای ئەکات ئەوانەی ئەوە زیاتر تۆزن یان باڵێن زیاتر هاڕاون دەسەتا ئەتوانم بڵێم نەوەنۆی ئەوەی کە بۆ من یە خۆم داوای ئەەکەم بە نەهاڕاوی وەریەگرم لێرە ئەی هاڕم لەگەڵ بێ بەلای ئەوە بڵێ چەند ساڵ هادوچەی دکتۆرم کردو هادوچۆی ئێستا دەلەکانم کردو سوودم لێ نەبینە بەڵام بەهۆی ئەم گژوگیا و دەرمانی کوردواری ئێوە سوپاس بخوات چارەسەر و بنەخۆشەکەم کۆتایی هاتووە پێش ئەوەی ئەوەت پێ بڵێم هەموو شفاگ لای خوایە لە 100% زۆر کەسیشەیە و بە ڕۆژانە سەردارمانەکەن و حتا لە پەیجەکەشم و یا لە بەڕێی تەلەفۆنەوە دەستخۆشی و سپاسیشم بۆ زۆر بۆیە ئەوە لە فەزلی خوا بەزیابێت الله هیوادارین زیاتر خزمەتی خەڵک بکەن ڕاستی و پارە وەرەگرن بەڵێ ئەو کەسەی کە نەک دێ بۆ لای من چێ بۆ لای هەر گژوجا فرۆشێ هەر کەسێک کە گژوجا ئەفرۆشێ یەک خاڵ هەیە ئەبێ زۆر گرینگە ڕەچاویکە ئەو دەرمانی بەکارێنێ بۆ چ مەبەستێ بەکارێنێت ئەمە یەک ڕێنماییش بێت بەڕێنمایی چۆن بەکارێنێت مەبەستەکەی من ئەوەیە ڕێژەی چەند ڕۆژانە بەکاربێنێت تا چەند ڕۆژ بەکاری بێنێ و تا چەند ڕۆژ بەکاری نەهێنێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی تۆ ئەمە پەیامەکان بوو کە لەگەڵ عەتارەکانە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ساڵانێکە دەست و پەنجیان لەگەڵ ئەم گژوگیا کوردەوارەدا نەرم کردووە و لەگەڵ ئەو هۆڵاتیانەی کە سەردانی ئەم شوێنانە دەکەن گفتوگۆمان کرد و پەیامەکانی ئەمە گواستەوە هیوادارین ئینشاءڵڵا خوای گەورە شفای هەموو لایەک بدات ئەم دەرمانە کوردەواریانە هەمیشە هەر بمێنێت ئەم بەڕێزانەی ئینشاءڵڵا تەمەندرێژ بنەوەکانیان بێنە جێگەی ئەمان و بۆ خۆی هەوڵ بدەن کە زیاتر سوود بە کۆمەڵگەی کوردەواری و کۆمەڵگای دیکە بگێنن بۆ ئەوەی کە خەڵک لە نەخۆشی بە دوور بێت بۆی خەڵک چارەسەری نەخۆشیەکانی بکرێت ئەمە پەیامەکان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت